لە ئێستادا رووسیا و ئۆکرانیا لە نێوان شەڕێکدان کە بڕیار وایە ئەگەر گەورە ببێت دەبێتە سێهەمین شەڕی جیهانی. بەڵام لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە، ئەویژەوەیە کێ پوتین ئاڕاستە دەکات؟ ئەلێکساندەر دوگین مێشکی بیرکەرەوەی پوتین. دوای ڕوخانی یەکێتی سۆڤیەت هەموو جیهان چاوەڕوانی لە ناوچوونی رووسیا و کۆتایی هاتنی چیرۆکی چەند ساڵەی فەرمانڕەوایەتیەکەی بوون. بەڵام پیاوێک بە ناوی ڤلادیمیر پوتین لە دەستپێکی سەدەی نوێدا بوو بە سەرۆکی رووسیا و ڕۆژ بە ڕۆژ وڵاتەکەی بەرزتر دەکردەوە و دەیهێنایەوە ئاستی زلهێزەکانی جیهان. کاری سیر و سەمەری دەکرد و ماوەی سەرۆکایەتیەکەی خۆی بۆ چەندین خول درێژ دەکردەوە و یاسای گۆڕی و نێرەکانی لەنەو بردو لایەنی سەربازی و ئابووری رووسایی گەیاندە ترۆپک. هەر بۆیە کاتێک سەیری کار و هەڵوێستەکانی پوتین دەکەین یەکەم پرسیار کە بە خەیاڵماندا دێت ئەوەیە ئایا ئەم پیاوە چۆن بیر دەکاتەوە و بە کێ سەرسامە و ئێزی خۆی لە کێوە وەردەگرێت؟ گەر وەڵامی ئەم پرسیارە لە ساڵانی سەرەتای دەسەڵاتیدا ناڕوون بوو بێت بۆ ئەمڕۆ زۆر ئاشکرایە. ئەو پیاوەی لە پشت پوتین و بیر و بڕیارەکانیەوە وەستاوە ئەلێکساندەر دوگینە. ئەلێکساندەر دوگین فەیلسوف کۆمەڵناس مێژوونووسی رووسی لە مۆسکۆ لە ساڵی 1962 لەدایک بووە. باوکی جەنەراڵی هەواڵگری سەربازی دەستەی ئەرکانی گشتی رووسیا بووە. بە سوودوەرگرتن لە پێگەی خێزانەکەی توانیوێتی لە ئینستیتیوتی مۆسکۆ بۆ فڕۆکەوانی بخوێنێت. بەڵام لەبەر هەندێک هۆکاری سیاسی پەیمانگاکەی تەواو نەکردووە. دواتر لە بەشی بەڵگەنامەی KGB دادەمەزرێ و ئەوەش دەرفەتێکی باش دەبێت بۆ ئەوەی زانیاریەکی زۆر نهێنی سەبارەت بە فاشیزم و ئاراسیاگرایی و ئاینەکان لەم بەشەدا کۆ بکاتەوە کە هەموو کەسێک شانسی دەست پێڕاگەیشتنی نەبووە. هەر لە درێژەی ڕەوتی زانستی خۆیدا توانیوێتی دکتۆرا لە فەلسەفەدا وەربگرێت و دواتر دکتۆرای دەوڵەتی لە زانستە سیاسیەکاندا بەدەست بهێنێت. خاوەنی چەندین ڕێکخرا و حیزب و جوڵانەوەی سیاسیە لە چوارچەوەی دەسەڵاتەکەی پوتیندا. خاوەنی تیۆری سیاسەتی چوارەم و ئۆراسیایە. باوەڕی بەبوونی یەکێتی و ئەو پەیمانەتی ڕۆژهەڵات هەیە وەک بلۆکێک بەرامبەر بەشەکەی تری جیهان بە سەرکردایەتی رووسیا و چین. کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر فیکری ڤلادیمیر پوتین، تەنانەت بە مێشکی پوتین ناو دەبرێت. ئێستا با بزانین پرۆژەی ئۆراسیا چییە و پەیوەندی بە جموجوڵەکانی پوتینەوە چییە. پرۆژەی ئۆراسیا بە یەکێک لە تیۆریە سیاسیە بەرچاوەکانی ئێستای رووسیا دادەنرێت. ئەم تیۆریە لە سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوودا دەرکەوت وەک مۆدێلێک بۆ بنیادنانەوەی رووسیا و گەڕاندنەوەی شکۆی لە دەستچووی یەکێتی سۆڤیەتی هەڵوەشاوە. بەپێی ئەم تیۆریە رووسیا لە ڕەگەز و مەزەب و جوگرافیا و نەتەوەدا جیاوازی لەگەڵ جیهاندا هەیە و دەکرێت وەک شارستانیەتیەکی سربەخۆ مامەڵەی لەگەڵدا بکرێت. لەم ڕوانگەیەشەوە دوو بژاردە لە بەردەم رووسیادایە. یەکەم ببێتە دەوڵەتێکی هەرە بەهێزی جیهان، دووەم ببێتە ئیمپراتۆریەتێکی سربەخۆ و خاوەن دەسەڵات. دوگین باوەڕی بەڕووبەڕووبوونەوەی حەتمی هەیە لە نێوان جیهانی ئەتلانتی کە ئەمریکا و بەریتانیا بەڕێوەبەرایەتی دەکەن لەگەڵ ئۆراسیا کە رووسیا ناوەندەکەیەتی و پێک دێت لە چین، هند، ئێران، رووسیا. بەپێی تیۆریەکەی دوگین وڵاتێکی وەک ئۆکرانیا هەر رووسیایە و ئەو جەنگەی کە هەیە بابەتی گەڕاندنەوەی دەسەڵاتە بۆ پرۆژەی ئۆراسیا نەک داگیرکاری و هێرش، چونکە ئەو خاکە خاکی شارستانیەتە گەورەکەیە. هەروەک دووکین پێی وایە جیهان لە سیستەمەکەی وەک لیبرالیزم و کۆمۆنیزم و فاشیزمدا شکستی هێناوە و کاتی تیۆری چوارەمە کە سەپاندنی دەسەڵاتی ئۆراسیایە بەسەر جیهاندا. ڤلادیمیر پوتین تا ڕادەیەکی زۆر کاریگەرە بە تیۆریەکانی ئەم بیرمەندە و خەونی گەڕاندنەوەی ئەم ئیمپراتۆریەتە گەورەیە بەرچاوی کوێر کردووە و سەرسەختانە خەریکی جێبەجێکردنی هەنگاوەکانیەتی. ئێستا پێم بڵێ ئایا پێ دوایە پوتین تا چەندێک دەبێتە بەدیهێنەری خەونە دووقۆڵیەکەی خۆی و ئەلێکساندەر دوگین؟